25 ساڵە لە ژێرپردەکەی شاری سلێمانی دوکانی فرۆشتنی پێداویستیە خۆراکەکانی هەیە و دەڵێت هیچ ساڵێک هێندەی ئەم چەند ساڵی کۆتایی بێبازار نەبوو. بەرزبوونەوەی دۆلار زیانێکی زۆری لە کازم ئیبراهیمی دوکاندارداوە و دەڵێت 30,000 دۆلاری خاوەن کۆمپانیاکان قەرزار بوون. لەگەڵ نزمبوونەوەی بای دینار بەرامبەر دۆلار 3 ملیۆن دینار قەرزەکەم زیادی کردووە. ناشی شارێتەوە و دەڵێت ئەگەر بێت و تا چەند هەفتەیەکی دیکە نرخی دینار و دۆلار هاوسەنگ نەبێتەوە ئەوە نرخی کاڵاو شماک لەوەی هەیە گرانتر دەبێت. ئەگەر دۆلارەکە هەروە بمێنێت تۆ گران بێن ناتۆ شوێنی خۆی بۆ 50,150 کاریگەریەکەی هەفتەی دوو هەفتێکە زیاتر دەبێت زیاتر گرانە بێت بڵێ چونکە هەمووی دۆلارە بەخوام هەمووی زەرەی کردووە لە دۆلارەکەیە من دەوانێت دوسێ دەفتەرم دابێت 3 ملیۆنی چۆتە سەر. فرۆشیارێکی دیکەش وتەکانی کازم پشڕاز دەکاتەوە و دەڵێت بازارمان نەماوە و هۆکارەکەشی بۆ ناجێگیری دینار و جەنگی ئۆکرانیا دەگەڕێتەوە. ئەمووتانەی فرۆشیارەکان یەکان گیرە لەگەڵ گلەیی هاوڵاتیان و ئەوانیش بەم شێوەیە باس لە دۆخی بازار و گرانی دەکەن. مەسەلە ئەوەی خەڵک پارەی پێ نەگە پارەی پێ بیدا گەڵا مەسەلەکەەوە بەرز بە تۆ خەڵک پەلامارشتی یاشتیە بردەوانە بەڵام خەڵک پارەی پێ نییە و معاش نەدراوە موچە نەدراوە ئەگە موچە بدا لەوانەیە تۆزێ حەناسێکی تیا بەڵام باوەڕتە بێ ئەمڕۆ هەر بڵێم نەک ئەمڕۆژ هەموو ڕۆژ ئاسایی وەرتەماشاکە لە دوکاندار زیاد کەسکە لێ نییە ئەنی زۆرترین پەیوەندی خۆ بڵێم قەینا پەیوەندی بە دۆلارەوە هەیە بەڵام زۆرترین پەیوەندی بەوەیە کابرا کە موچەوە نەگەتوی ناکە کابرا پارەی پێ بێژوێەوەی ناتێ گران بێ ئارزان بێ کڕێ مەسەلە ناچار ئارەوەڵا ئێستا من هیچ معاش هیچ موچەیەکم نییە لە وڵاتەیە یعنی هەچ شتێک بڕۆ ئەم بازارە هەچی دەچێت تێگرانە هیچ هێرزان نییە کاکەنەوە لیتری بە 1000 دینارە بە 1150 کوا بە فەقیرێکرا لەم ڕۆژەیە بەڕاستی ژیانی خەڵک یعنی زۆر خراپە. کاغەشی هەموو شتێک گرانە بێت لە ژیان کە بەنزین گران بوو کە نەوت گران بوو کە جەنگ دروست بوو کە ئینسانێکتری خۆش نەویست کە ئەوی دەرپەڕ ئەو دەری ئەوی دەرپەڕان و ئەوی دەرپانتوان گرانی دروست دەبێت کاک. وەڵی تا بڵێ وەزی گەنج خراپە لەم ڕۆژەیە یعنی هیچ پارێ نییە کەسابەتێ نییە ژیان نەماوە بۆ گەنج لەم کوردستانە گەنجەرەوەی لە ماڵەوە و لە کافتریاکان نەکەوێ و تۆ وەڵی شتومەک ئێستا بەوەی ئەوەی دۆلار بەرز بووە تۆ شتمەک تا ڕادەیەک بەرز بووە یعنی لە ڕوێ مشتێکەوە جاران ئەگەر قەمسەڵێ بە 10,000 بیوە ئێستا بەوە 25,000 20,000 بە لە ڕشتەکانی تریشەوە شتومەکی خواردن و ئەوانە بۆ عیلەکان زۆر قورس بووە بەڕاستی گیران بووە لەم ڕۆژەیە. بەهۆی ئەوەی فرۆشیارەکان قەرزاری کۆمپانیاکانن ڕاستەوخۆ لەگەڵ دابەزینی بای دینار بەرامبەر دۆلار ئەوانیش نرخی کاڵەو شمەکەکان بەرز دەکەنەوە و قوربانی یەکەمیش لەم نێوەندەدا تەنها هاوڵاتیانە.